ڕاستەکەی خۆی دیلۆیت تا 31/12/2018 واتە راپۆرتی 4 وەرزی ساڵی 2019 بڵاو نەکردوێتوانێ کێشەکە لەوایە خۆی حکوومەت دیلۆیت خۆی بڵێن ئیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەکە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و لیژنەی نەوتوغاز لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوان مەفروزە ئەمری پێ بکەن کە بڵێن تۆ بۆچی ئەم راپۆرتانە بڵاو ناکەیتوانێ هەرچەنە راپۆرتی هەرچەنە پارەی دیلۆیت لەلایەن سندوقی دراوی نێودەوڵەتیەوە ئەدرێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پارەیە نایە سندوقی دراوی نێودەوڵەتی و حکوومەتی مرکزی عێراق ئەو پارەیە بە مشتەرەک ئەیەن بە دیلۆیت یعنی پارەگە لایەن حکوومەتی هەرێمەوە نادرێت تەنها بۆ ئەوی بەمبەستی زیادکردنی شەفافێت لە داهاتی نەوتی هەرێمی کوردستانە بەڵام کێشەکە لەوایە مەفروزە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە دیلۆیت کە بڵێ راپۆرتەکان بڵاوکەنەوە ئەنجا لێرەدا یەک پرسیارێ ئایا دیلۆیت راپۆرتەکان بڵاوکاتەوە خۆی مەفروزە دیلۆیت ئیشەکانی خۆی بکە وردبینی خۆی بکە بۆ راپۆرتەکانی داهاتی نەوت بەڵام ئەوەیە بۆچی بڵاوی ناکاتەوە بۆ پەبلیک یعنی بۆ خەڵکی بڵاو ناکاتەوە من پێم وابێ بە هینی خۆم ئەڵەم دیلۆیت بەردەوام من لە ئیشکردنی خۆیانە بەڵام راپۆرتەکانیان بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو حکوومەتی هەرێمی کوردستانە پێیان ئەڵێ ئێوە راپۆرتەکان بڵاو مەکەنەوە راپۆرتەکانی دیلۆیت تەبعاً ئەو کەم و کورتەکان زۆرن بەڵام کێشەکە لەوەیە ئەو راپۆرتەی کە دیلۆیت بڵاوی کاتوانێ هەموو کاتێک لە حکوومەتی هەرێم و لە وەزارەتی سامانە سروشتەکانەوەوانێ بڵێن ئەرقامەکانە درێ بە دیلۆیت کێشەکە لەوەیە دیلۆیت خۆی فیزیکل ئەیجنتی نییە یعنی کەسێکی نییە بڕاتە سەر چێلگەکانی نەوت لەسەر عەدادەکان یا لە بەندەری جەیهانی تورکی بۆ ئەوی کە بزانێ ئایا لێەوە چەند نەوت ئەڕوە ئەمەیە کێشە ڕێیسەکەەوە دومیان کێشەکە هیچ لە کێشەکانی تر ئەوەیە دیلۆی قەت باسی ئەو وڵاتانە ناکە یا ئەو کۆمپانیانە ناکەن کە نەوتی هەرێمی کوردستانەکردن و یان هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە قەرزارین ئەمە کێشێکی ترە دیلۆیت ئەو کۆمپانیانە ئیشارەت پێ نایە کە هەرێمی کوردستان قەرزاری ئەون یا ئەو کۆمپانیانە ئیشارەت پێ نایە کە کڕیاری نەوتی هەرێمی کوردستانن خەڵک ناتوانێت پرسیار لە دیلۆیت کە ئەمە کێشێکی ترە تەنها لیژنەی نەوتوغاز دەتوانن پرسیار لەوانە بکەن چونکە ئەو لیژنەکانی بڵێن کە ئەوانەی کە بەدوای مراقبەی دۆکو دەستەی نەزایی حکوومەتی هەرێمی کوردستان و لیژنەی دارایی چاودێری پەرلەمانی کوردستان ومانە مەفروزە بۆیان هەبێ بڕۆن پرسیار لە دیلۆیت بکەن بڵێن کاکە ئەمە ڕقامانە غەڵەتە یا توانین تۆ چ بەڵگەیەکە پێ ئەوانە بەڵام ئەمە ناتوان ئەمەی چەکە لەوانەیە کە تا ئێستا داهاتەکانی دیلۆی شەفاف نییە لەبەرەوەی ئەو بڕیارەکانی EITI جێبەجێ ناکات بە هیچ شێوەیەک نەوت بە هەرزار نافرۆشێ ئەسڵەن ئێمە نەوتی هەرێمی کوردستانمان لە چێلگەکانی شێخان کە لە مانگی نۆڤەمبەری ڕابردووە لە مانگی بڵێن مانگی 11 ساڵی 2019 نەوتەکەمان بە $2 بۆ $3 بەرزتر فرۆشۆ لە نرخی برنتی جیهانی عالەمیە باشە هۆکەی چێ هۆکەی ئەوەیە کە ئێستا بەهۆی حەسارەکان ئەو حەسارانی کە ئەمریکا خستوتێ سەر فەنزۆلا و سەر ئێرانیش ئێستا نەوتی قورس لە بازاڕەکانە زۆر کەمان جا خۆشبەختانە نەوتی هەرێمی کوردستان چێلگەکانی شێخان و ئەتروژ نەوتەکەی قورسە ئەم نەوتە ئەبرێ بۆ چاینە و بە وڵاتەکانی ئاسیا یعنی ئەسڵەن نەوتی هەرێمی کوردستان ئێستا داخوازێکی زۆری لەسرە لەبەرەوە نەوتی هەرێمی کوردستان بە هەرزان نافرۆشێ بەڵام لە راپۆرتەکانی دیلۆیت تا کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکان راپۆرتەکانیان بە دیلۆیت دەڵێن بەوە نەفرۆشتومانە خۆ دیلۆیت من ئەوم پێوتی ناچ خۆی وردبینی بکە ئێمە بە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و چەند وەزیری پەیوەندیدارمان ڕاگەیاند کە ئەوە 6 مانگ زیاترە کۆمپانیای دیلۆیت کە گرێبەسی لەگەڵ حکوومەتیشا هەیە راپۆرتەکانی بڵاو ناکرێتەوە و پێشتر وەزارەتی سامانە سروشتیەکان راپۆرتێکی هەبوو بڵاویە کردەوە و لە هەمان کاتیشا ڕێگری لە دیوانی چاودێری دارایی ئەکرێ کە بە فەرمی ئاگاداری کردوین کە تەدقیق و وردبینی وەزارەتی سامانە سروشتیەکان و چەند وەزارەتیش تر بکە ئەمە لە ڕووی شەفافێتەوە کارەساتە کە کەرتی نەوتوگاز لە هەرێمی کوردستانە بەم دۆخەنا شەفافەوە بڕوە و بە تایبەت پەرلەمان و پەرلەمانتاران ڕێگریان لێ بکرێ و راپۆرتی پێویستیان پێنەگا و تەدقیق و وردبینیان بە پێی پێویست بۆ نەکرێت لە دیوانی چاودێری داراییەوە بۆیە بەڕاستی و ئەزمێکی گەورەیە و حکومڕانی لە هەرێمی کوردستانە خاتە بەر مەترسی جددیەوە یعنی کۆمپانیای دیلۆیت تا ئێستا هیچ راپۆرتێکی باسی کەم و کورتەکانی کەرتی نەوتوگاز ناکە تەنها عەرزی بەیاناتە ئێمە لە ڕاستیە عەرزی بەیاناتمان نایە بە تەنها ئێمە لەبەرەوەی کۆمپانیای دیلۆیت گرێبەستی تەدقیقی لەگەڵا کراوە یعنی ئەبێ وردبینی بکە واتا کەم و کورتەکان دیاری بکە ئێمەمانێ بزانین کەم و کورتەکان لەکوێ و وردبینی ئەوە بخرێتە ڕوو و دەرەنجام حکوومەت بەرپرسیارکەین لەسەرەوەی کە ئایا چارەسەری کەم و کورتەکانی کردووە یان نا ئەوە شێوازە ئوسوڵێکەتی کە بەداخەوە ئەبوایە کۆمپانیای دیلۆیت لە ساڵی 2007ەوە تاوەکو ئەمڕۆ راپۆرتی بدایە بە ئێمە و بە پەرلەمانتاران و بە پەرلەمان و بە ڕای گشتی
بەڵام بەداخەوە تا ئێستا ئەوە ڕانەکردەوە. پێشتر بە دیزل بە گازۆیل کاریە کرد لە چەند ساڵی ڕابردووە کە ئەوە ساڵانە زیاتر لە 300 زیاتر لە 3 ملیار دلار ساڵانە کولفەی لەسەر حکومەت دروستە کرد. یاریەکی تر بوو ئەکرا لە کەرتی نەوت و گازا و چەند کەسێک لێ مستەفید و منتەفیع بوون. بەڵام دواتر کە فشارمان کرد بە هەوڵی هەموو لایەک ئەوە هاتەکایەوە کە وێزگەکانی بەرهێنانی کارەبا بگەڕێنەوە زەرگازی سروشتی و ئێستا زۆری وێزگەکان بە گازی سروشتی کارەکەن بەپێی تەسریحی حکومەت کە زیاتر لە 190یان بە گازی سروشتی کارەکەن. ئێستا لەوانەیە کەمینەیەک ما بێت پێویستی بە گازۆیل بێ کە ئەوەش پارێکی زۆری گێڕاوەتەوە بۆ دارایی گشتی کە وەکوتم ساڵانە پێشتر زیاتر لە 3 ملیار دلار بەهدرە درا لەو ڕۆ.